تورکیا بەردەوامە لە نیگەرانیەکانی لەبارەی هاوکاریکردنی ڕۆژئاوای کوردستان لەلایەن ئەمریکاوە. ئەم جارەش ئەنقەرە داوایەکی جیاوازی ئاڕاستەی واشنگتن کردووە. ئەنقەرە داوای گۆڕین و دەستنیشانکردنی کەسێکی دیکەی کرد لە شوێنی برێت ماکگۆرگ، نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش. Yalvaracak değiliz. Gelmek istediler. DAEŞ'e karşı koalisyon içinde biz kendilerine... مەولود چاوژۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی NTV تورکیا ڕایگەیاند. برێت ماکگۆرگ بە ئاشکرا یارمەتی و پاڵپشتی پارتی کرێکارانی کوردستان و یەکینەکانی پەرستنی گەل یەپەگە دەکات. چاوژۆغڵۆ دوای گەڕانەوەی لە ئەمریکا ئاماژەی بەوەش کرد شتێکی باش دەبێت ئەگەر ئەمریکا برێت ماکگۆرگ بگۆڕێت و کەسێکی دیکە لە شوێنەکەی دابنێت. تورکیا نایشارێتەوە ئەو داواکاریە نوێی لە ئەمریکا پەیوەندی بە هاوکاریکردنی یەپەگە و هەسەدەوە هەیە. بەشێک لە شارەزایانی تورکیا و ناوچەکەش ئەو داواکاری تورکیا بۆ چەند هۆکارێک دەگەڕێنەوە. یەکەم، تورکیا بەردەوامە لەسەر هەڵوێستەکانی بۆ گۆڕینی سیاسەتی ئەمریکا بەرامبەر یەکینەکانی پەرستنی گەل یەپەگە. دوای شکستێنانیشی لە گۆڕینی هەڵوێستی ئیداری ئەمریکا بۆ بەشداری پێنەکردنی یەپەگە لە ئۆپەراسیۆنی ڕەقەدا، ئێستا داواکارێکی نوێی خسۆتە بەردەم ئەمریکا. دووەم، ئەو داواکاری ئەمریکا پەیوەندی بە خودی برێت ماکگۆرگەوە هەیە کە ماکگۆرگ بە شێوەیەکی پراکتیکی کار لەگەڵ یەپەگە و هەسەدە دەکات و چەندین جار سەردانی ڕۆژاوای کوردستانی کردووە کە دوایین سەردانیشی هاوکات بوو لەگەڵ سەردانی ئەردۆغان بۆ واشنگتن. سێم، لەو کاتەی برێت ماکگۆرگ لە تشرین یەکەمی ساڵی 2015دا وەک نێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا لە هاوپەیمانی دژی داعش دەستنیشان کراوە، سیاسەتی ئەمریکا بە ئاڕاستی پرچەکردنی هێزە ناوخۆیەکان بۆ شەڕی دژی داعش نەک پشتیوانیکردن و پشتبەستن بە هێزە هەرێمیەکان. لەو چوارچێوەیەشدا ناردنی چەک و کەرەستەی سەربازی ئەمریکا بۆ هەسەدە و یەپەگە زیاتر بووە و کە ئەوەش بۆتەوەی دڵگرانی تورکیا. لە ماوەی ڕابردوودا ئەمریکا چەندین داواکاری تورکیای سەبارەت بە یەپەگە و شەڕی داعش ڕەتکردووەتەوە. ئێستاش ئەو پرسیارە دەکرێت کە ئایا واشنگتن ئەو داواکاری نوێی تورکیا ڕەت دەکاتەوە؟